بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 36. ڕێگاکانی شیکاری پرسیارەکان بخەمڵێنە و ساغ بکەوە. لا کاتی هەبوونی پرسیار، بە تایبەتی ئەگەر پرسیارەکە نووسینی لەگەڵ بوو وەکو ئێرە بۆ وێنە ئەو پرسیارە، باشترین شت ئەوەیە ئەمن تێبگەم لە پرسیارەکە. هەتا ئەوەی لە پرسیارەکەی تێبگەم پێویستە جارێک دووجار پرسیارەکەی بخینمەوە بزانم تێگەیشتیمە یان نا. کە تێگەیشتم ئەوجا پلانێک دادەنێم ئایا ئەمن چ بکەم، چ کردارێک پێش چ کردارێک ئەنجام بدەم. پاشان ئەنجامی کردارەکان دەدەم، واتە شیکار دەکەم. کە شیکارم کرد پێویستە ساخکەمەوە بزانم ئایا وەڵامەکەم ڕاستە یان نا. ئەو پرسیارەی ئێرە هۆگر و خوشکی 75 ژەم خواردنی هەژارانیان کڕی. ئەوەی ڕاستیبی باشتر وابوو بنووسن خواردنیان کڕی، بیبەخشن بە خەڵک. ئەو خواردنانە دوو جۆر بوون، بەشکرابوون لە نێوان پاکەتی کانزایی. پاکەتی کانزایی نازانمانای چێ، بەڵام زیاتر واتە قوتوو یان قۆدی، کە خواردن لە ناو قوتووە. ناوی پاکەتی کانزاییە یان نا ئەوجە نازانم. پاشان هەندێکیشیان لە ناو چ بوون؟ لە ناو تورەگە بوون. تورەکە یان تورەگە، زیاتر ناویشی تورەگەیە نەک تورەکە. ژمارەی پاکەتەکان 15 زیاترە لە تورەگەکان، واتە پاکەتەکان زۆرترە، قودوەکان زۆرترە. بە چەند؟ بە 15 دانە. هەمووشیان پێکەوە کە بیان ژمێرین قۆدیەکان و قوتوەکان و تورەگەکان بەیەکەوە، ژمارەی پاکەتەکان و تورەگەکان بەیەکەوە 75. بەڵام ئێستا لێمان داوا دەکا ئایا ژمارەی پاکەتەکان بە تەنیا چەندە، تورەگەکانیش بە تەنیا چەندە. ئەمە دەزانم بەیەکەوە 75 و دەشزانم پاکەتەکان 15 دانەی زۆرترە لە تورەگەکان، بەڵام من نازانم هەریەک لەوان چەندە. چەندەکاتە ئەگەر ئەوها وێنەچی دروستکەین، هەندێک پاکەتی کانزایی یان قوتومان هەیە نازانین چەندە، بەڵام دەزانین زۆرترە لە تورەگەکان بە 15 دانە، و دەشزانین ژمارەی پاکەتەکان و تورەگەکان بەیەکەوە یەکسانە بە 75. ئەوجا ئێستا داوام لێ دەکەن یەک بە یەکی ژمارەی پاکەتەکان و تورەگەکان بزانم. لێرە نووسرا یەکەم جار تێبگا لە پرسیارەکە، بزانە چت لێ داوا دەکەن. داواکراو چییە؟ داواکراو دۆزینەوەی ژمارەی پاکەتەکانە و ژمارەی تورەگەکانە، هەریەک بە تەنیا، چونکە بەیەکەوە هەمانە. بەیەکەوە دەزانین هەردووچی 75 ژەمە. ئەو پێدراوانەی بەکارمان هێنا کامەیە؟ بێگومان ئەمن سوود وەردەگرم لە ژمارە 75 و سوود وەردەگرم لە جیاوازی نێوان تورەگە و پاکەت کە دەکاتە 15. ئایا پێدراو هەیە بەکارمان نەهێنابێ؟ لێرە لەو پرسیارەی نییە. هەر شتێک هەبوو بەکارمان هێنایە، پێویستمان پێیتی، بەڵام ئەمن جارێ هێشتا شیکارم نەکردێکەوەتە ئەو وەڵامە دەتوانی پاش شیکارکردن وەڵام بدەیەوە. ئێستا چونکە من هێشتا شیکارم نەکردیە، ڕەنگە ئاسان نەبی بزانم زانیاریم هەیە بەکارم هێنابی یان نەم هێنابی، کەواتە پاش شیکارکردن دەزانین کە وەڵامەکە نا هەموو شتەکەم بەکارهێنا. ئەوجا ئێستا پلاندانان، ئایا چ ڕێگایەک بەکاردەینی؟
لێرە نووسرایە ڕێگەی بخەمڵێنە و ساغ بکەوە بەکاردەین. بێگومان ڕێگە زۆرە، بەڵام لێرە بخەمڵێنە و ساغ بکەوە، بخەمڵێنە و ساغ بکەوە. لۆ دیتنەوەی ژمارەی پاکەتەکان و ژمارەی توورەگەکان. ئەوجا ئێستا دەست دەکەین بە شیکارکردن. ئەو ڕێی کە هەڵمان بژاردیە ئەو ڕێگەیە دەگرینە بەر. ژمارەی توورەگەکان بخەمڵێنە، کەواتە ئەمن لێرە یەکەم شت ژمارەی توورەگەکان دەخەمڵێنم، بۆ وێنە دەنووسم ڕەنگە توورەگەکان 20 بن، ئەوە خەمڵاندم. پاشان دەزانم پاکەتەکان 15یان زیاترە، کەواتە 20 کۆ دەکەمەوە لەگەڵ 15، ئەوە زانیم پاکەتەکانیش 35. توورەگە 20 پاکەت 35. ئێستا سەرجەمەکەیان کۆ دەکەمەوە هەردووچی، سەرجەمەکەی بزانم دەکاتە 75، چونکە ئەمە دەبی بکاتە 75. لێرە نووسرا بوو بە یەکەوە 75. ئەمن کە دەینم 20 کە توورەگەیە کۆی دەکەمەوە لەگەڵ 35 کە پاکێتە، دەبینم ناکە 75، دەکا 55، کەواتە کەمترە لە 75. ئەگەر کەمتر بوو ئەمن دەبی بچم ژمارەکەی زیاد کەم، ئەو خەمڵاندنەی زیادی دەکەم. لێرە زیادیان کردیتیانە 50. ئەو جارەی دیسان هەموو جارێ لەگەڵ 15 کۆ دەکەمەوە، کردی 65. ئەوە ژمارەی پاکەتەکان. ئەوجا ئێستا پاکەتەکان 65 و توورەگەکان 50 بەیەکەوە 115. بەڵام ئەو 115 کە ساغی دەکەمەوە دەبینم زیاترە لە 75، کاتە دەبی ئەمن 50 کەم کەمەوە. 20 کەم بوو، 50 زۆر بوو، شتێک لە مابەینی 20 و 50 لێرە 30. ئەگەر توورەگەکان 30 بوو، پاکەتەکان 15 زۆرترە، پاکەتەکان 45. ئەوجا کە پاکەتەکان 45 کۆ دەکەمەوە لەگەڵ توورەگە 30 دەکاتە 75. ئەو وەڵامە ڕاستە، کاتە بە ساغکردنەوە خەمڵاندن، ساغکردنەوە خەمڵاندن، ساغکردنەوە ڕەنگە یەکەچی دیکە زۆر کاتی پێویست بی، نەکاتە 50 بکاتە 40، نەکاتە 30 لێرە بی کاتە 35 یان 31، کاتە ڕەنگە هەندێک جار کاتە چی زۆری پێبووێ هەتا ئەمن دەگەمە وەڵامی ڕاست. لێرە نووسرایە ساغ بکەوە چۆن دوو خەمڵاندنی یەکەم و دووەم. یەکەم مەبەستی ئەوەیە، دووەمیش مەبەستی ئەوەیە، چونکە ئەمن لە یەکەم زانیم کەمە، لێ دووەم زانیم زۆرە، کاتە 100% دەبی شتێک بی لە مابەینی 20 و 50. 30ش دەکەویتە مابەینی 20 و 50. 30 زۆرترە لە 20، کەمترە لە 50. ئەو ڕێگایە. بەڵام ڕێگەیەکی دیش هەیە کە زۆر خێراترە لەو ڕێگەی، هەرچەندە ئەو ڕێگەیە ئاسانە بەڵام کاتی دەوێت. ڕێیەکی تکەشەیە ئەمە لێرە تۆزە کڕوونی دەکەمەوە، ئەویش ئەوەیە کە ئەمن دەزانم کە کانزایەکان واتە قوتوەکان و توورەگەکان بەیەکەوە 75. ئەوها دەنووسم کانزا کۆ توورەگە 75. دەشزانم کە کانزا ئەگەر کۆی بکەمەوە لەگەڵ 15 کۆی بکەمەوە لەگەڵ توورەگەی ئەوجا 75، کەواتە ئەوەش دەزانم. ئێستا ئەمن ئەگەر ئەو 75م لابرد، ئەو 15م لابرد ببورن لەو هاوکێشەی 15کەم لابرد، واتە ئەمن ئەو 75ی دەینم هەمیشە 15کەی لێ دەردەکەم کە زیادەیە. 75 15 لێ بڕوە یەکسانە بە 60. ئەوجا ئەو 60ی دەینم دەیکەمە دوو بەشی یەکسان، واتە دەیکەمە 30 کۆ 30. یەکسەر دەزانم کە توورەگەکان 30 دانەیە. ئەوە ڕێیەکی زۆر ئاسانە. چ دەکەین؟ گوتمان سەرجەمەکەی دەینین، ئەو 15 زیادەکەی لێ دەردەکەین، کە لێمان دەرکرد ژمارەک دەردەچی، نیوەی ئەو ژمارەی دەکاتە ژمارەی توورەگەکان، چونکە توورەگەکان کەمترن. نیوەکەی دی 30ەکە کۆی دەکەمەوە لەگەڵ 15 دەکاتە ژمارەی قوتوەکان،
کە ئەمن سیم کۆ کردەوە لەگەڵ 15 واتە 45 واتە قوتوەکان 45 دانەیە تورەگەکانیش 30 دانەیە ئەو جەگە 45 کۆ بکەمەوە لەگەڵ 30 وەکو دەبینن دەکاتە 75 کاتە چی زۆر کەمترم پێویستە هەتا وەڵامی ڕاست بەدەست بینم ئەوەش ڕێگەیەکە هەرچەندە ڕەنگە ئاسان نەبی چونکە لێرە دەینە لای دابەشکردن ڕەنگە خوێندکارانی پۆلی سێ دابەشکردن زۆر باش نەزانن بەڵام لێرە ئەو شەستەی دابەشی دوی دەکەم دەکەمە 2 کۆمەڵە یەکسەر کە دابەشم کرد 30 و 30 ژمارەی تورەگەکان دەردەچی چونکە تورەگەکان کەمترن ئەوجا سیەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو زیادەیە یەکسەر ژمارەی قوتوەکانیشم لۆ دەردەچی کە ساغی دەکەمەوە دەبینم ڕاستە 45 کۆ 30 کە لێرەش 45 کۆ 30 ژمارەی قوتوەکان و تورەگەکان بەیەکەوە کاتە ئەو ڕێگەیش هەیە تەمەشای لاپەڕا 37 بکەم تەنیا پرسیاری یەکەم چونکە پەیوەندی هەیە بە لاپەڕا 36 نووسرایە ئەگەر هاتوو ژمارەی ژەمەکان 120 بوو تورەگەکانیش 30 زیاتر بوو لە پاکەتەکان ئەو جارەی تورەگەکان زیاترە ئەو جارەی تورەگەکان زیاترە کەوات ئەمن چ دەکەم ئێستا دەچم دەنووسم لێرە دەنووسم تورەگەکان ئەگەر کۆیان کەمەوە لەگەڵ پاکەتەکان تورەگەکان و پاکەتەکان ئەوها بنووسم لەگەڵ پاکەتەکان کە کۆی دەکەمەوە بەیەکەوە یەکسان دەبی بە 120 ئەوجە تورەگەکان کۆ پاکەتەکان لەگەڵ 30 ئەوجا دەکاتە 120 ئەوجا ئەمن ئێستا ئەو 120ی دەینم سیەکەی لێ دەردەکەم 120 لێ بڕوا دەکان 90 ئەوجا 90ەکەی دەینین چ لێ دەکەین دەکەینە 2 بەشی یەکسان ئەوها لێرە 45 لێرەش 45 کاتە یەکسەر دەزانم ژمارەی پاکەتەکان 45 تورەگەکان دەکاتە 45 کۆ 30 45 کۆ 30 دەکات چەند دەتوانم 45 کۆ 30 لێرە دانم کۆ 30 یەکسانە بە 75 کاتە ژمارەی تورەگەکان 75 و ژمارەی پاکەتەکانیش 45 کە کۆشیان دەکەمەوە دەبی بکاتە 125 دا 7 و 4 11 یەکیش 12 بەو ڕێگەی زانیم ژمارەی پاکەتەکان زایەکان 45 و ژمارەی تورەگەکانیش 75 بەیەکەوە کردیانە 120 دانە ئەگەر بگەڕێمەوە ئێستا باشتر وایە ئەو پرسیارەکانی دی چونکە تۆزێک ئاسان نینە بەیەکەوە لە وانەی داهاتوو شیکار بکەین هەتا ئەو کات هەر بشی